سڵاوتان لێبێت چەند ڕۆژێکە نرخی سوتەمەنی بە دیاریکراوی بنزین گران بووە من هۆکارەکەتان بۆ ئاشکرا دەکەم پەیوەندیم بە بۆرسەی سوتەمەنی هەولێر کرد سەرچاوەیەک لە بۆرسە پێ ڕاگەیاندم کە چەند ڕۆژێکە کۆمپانیای وەبەرهێنەری سوتەمەنی هەریەکە لە کار و لاناس خامەیان ڕاگرتووە واتە ئەو خامەیەی ئەو مەوادەی کە پەیوەستە بە دروستکردنی بنزین ئەوە وەستاوە ئەمە ژوای کردووە کە نرخی بنزین بەرز ببێتەوە ئەوە یەکێک لە هۆکارەکان و جیالەوەی کە پاڵاوگەکانیش وەستاون ئەو پاڵاوگەنە یاسایانی کە پێشتر هەبوون بەڵام ئەمە هۆکارێکی لاوازە ئەوەی هۆکاری بەهێزەوەیە کە مەوادی پێکهێنەری بنزین ڕاوەستەوە نەفتە یاخود خامە ئەوە وەستێنراوە دیاریش نییە کەی دەست پێ دەکاتەوە بەڵام ئەوەی هەیە لە ئێستادا هاوڵاتیان بۆ پڕکردنەوەی پێداویستی خۆیان ئێستا پەنا دەبەن بۆ بنزینی پاڵپشتیکراوی حکوومەت کە نرخەکەی 750 دینارە هەر ئەو سەرچاوەیە بەمنی ڕاگەیان کە چەند ڕۆژێک پێش ئێستا نرخی 1 لیتر بنزین بە شێوەی جوملە 850 دینار بوو ئێستا بووەتە 1000 دینار ینی باسی لەوە کرد لە ئێستادا بەدەستیش ناکەوێت ینی کەم بووە زۆر کەم بووە بەگشتی لە هەموو عراق بنزینەکە کەم بووە بەڵام ئەوەی کە پەیوەستە بە هەرێمی کوردستان هەریەکە لە پاڵاوگەی لاناز و کار بەرهەمی خامەیان ڕاگرتووە ئەمە ژوای کردووە کە ئەزمەی بنزین دروست ببێت ئەو سەرچاوەیە بە منی ڕاگەیان کە ڕۆژانە کار ئەو بنزینێک کە بەرهەمی دەهێنێ بۆ نمونە 25 ئۆتۆمبیلی بارهەڵگری دەڕوات بۆ باشووری عراق بۆ شارەکانی عراق ئەم حسەی هەرماوە ئەوەی تر کە بە شێوەی بازرگانی دەیفرۆشن و هەروەها کۆمپانیای لاناس ڕۆژانە 25 ئۆتۆمبیلی دەڕوا بۆ شاری سلێمانی و هەروەها 10 ئۆتۆمبیلی نزیک 10 بۆ 12 ئۆتۆمبیلی لە بەنزخانەکان دابەش دەکات و 10 ئۆتۆمبیلیش هەڵدەگرێ احتیاط ئەوجا ئایا دەیفرۆشێت یاخود بۆ خۆی هەڵی دەگرێت یاخود پێداویستی تر ئەمە دیار نییە ئەمە بە شێوازێکی ڕوون کە هۆکارەکانی گرانبوونی بنزین ئەوەیە بەڵام من دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە نەک هەر بنزین بەڵکو گازش گران بووە گاز پێشتر 1 بەرمیلی بە 170,000 بوو ئێستا بە 185,000 یعنی نزیکەی 22,000 گران بووە نەوتیش بە هەمان شێواز ئەویش 15,000 بەرمیلی 15,000 چۆتە سەر واتە بە شێوەیەکی گشتی نرخی سوتەمانی لە هەرێمی کوردستان و لە عێراق بەرز بووتەوە و وەک باسم کرد هۆکارێکی پەیوەستە بە وەستانی خامە بەرهەمێنانی خامە و هەروەها هۆکارێکیش پێوەستە بە شەڕ و ئاڵۆزیەکە لە ناوچەکەشدا هەیە ئەمەش تەئسیرەیەکی ئەو تۆی هەیە چونکە بێگومان کاتێک کە سوتەمەنی بەرز دەبێتەوە نرخەکەی خواستی زیاتری لەسەر دەبێت و ڕەنگە بەشێکی بۆ دەرەوەی عێراقیش بڕوە وەک عەلی حەمەد ساڵح لە بەشێک لە چاوپێکەوتنەکانی ئاماژە بۆ دەکات کە کۆمپانیای لاناز و کار بەشێکی زۆری سوتەمەنی دەنێرنە دەرەوە کە ئەمە ژوای کردووە نرخەکەی لە ناوخۆ گرانتر بێت.